گروپی ئەستێرە خۆیان دەناسێن و ئامانجەکانیان ڕوون دەکەنەوە. بەسەراتێکی خۆش لە کاتی کارەکانتدا لەگەڵ ئەم گروپە باس بکە. بەسەراتی خۆش وڵی بەسەراتەکان خۆش و ناخۆش تێدایە بەڕاستی. ڕۆژێک ئیشەکمان هەبوو تەسویرێکی ڤیدیۆیەکمان دەکرد لە کۆڵانێکی چەند مەشەدێکمان لێ هەبوو لەوێ. کارەکانتان زیاتر باسی چی دەکات؟ وڵای مەبەستەکە گوتم مەبەستەکەمان تەنها دڵخۆشکردنی بینەرەکانمانە لە ڕووی ئەوەی کە تۆزە لە تەنگەشەی کۆمەڵگا لە مشکیلە لە کێشە دووران خینەوە و ساتێکی کەمەدە لە دیار ئێمە بزەیەک بکەن خەندەیە بکەن هەموو دنیای بۆ ئێمە و بۆ بینەرانیش دڵخۆشێکی باش دەبێ ئینشاڵڵا. تا چەند لەگەڵ ڕۆڵ و ستافەکەت ڕازی؟ وڵا حیبمانیە لە گەفتەرەکان دەکتەری باشن بەڕێزن لەگەر دەورەکانمان دەڕۆین و بەخوای حیبینی هەر زۆر ئاسایی بە پێشم خۆشم هیم گروپ نوێری ئەستێرە واز نەهێنێ و ڕانەوەستێ ئەگەر محەمەسکۆیش نەبێ یان کابڵ قالەش نەبێ نەفرێکی تر بێتە دزەی زۆر خۆشحاڵیش دەبم فی سەبیلی ئەوەی کە گروپ نوێری ئەستێرە بەردەوام بێ بەردەوامیشی جوان بکە بەردەوام پێشەنگ بێ